یاخوا دەستان خۆش دەست و پەنجەتان خۆش بێماندوو نەبن سپاس بۆ ئێوە خۆشەویستانی ئەمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش هیوادارین کە ئەمڕۆ ڕۆژی هەینی پشوێکی خۆشتان هەبێ و بتوانن بە شێوازێکی باش لەگەڵ خاو خێزانی خۆتانە ئەمڕۆ لە نێو ماڵەکانی خۆتانە یاخود پلانتانە بێ بۆی کە بچنە شوێنێک لە شوێنە گەشتیارەکان توانە کاتەکانتان بەخۆشی بەرنەسەر ئەگەر بینەری پرۆگرامەکە ئێمەشن هیواداری بن لەبەرەوەی ئەمڕۆ پرۆگرامەکەمان تایبەتە بە کۆمەڵێک گۆرانی و میوزیک لەگەڵ ئێوەی خۆشەویستابین بۆیە ئەمڕۆ بینەری پرۆگرامەکە بن لەگەڵ هاوکارم لانە بتوانین لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی خۆشەویست لەسەر کۆمەڵی گۆرانی و بابەتێکی سەرەکیشمانەیە لەسەر زیندووکردنەوەی مەقام بۆیە هیوادارین بینەرمان بن بەیانی باش بەیانی باشتر بێت سەرکۆ خۆشەویستانی مە لە هەر شوێنەکە سڵاوتان لێبێ و بەیانیتان باش ومێدەکەین دەستپێکی ڕۆژێکی نوێتان دەستپێکی ڕۆژێکی پڕاوپڕ لە جوانی و باشی بێت بۆ ئێوە هەبووکو چۆن لە دەستپێکی پرۆگرامەکەی ئێمە بە پارچە میوزیکێکی هونەرمەندی هەمیشە زیندوو قادر کابان دەستمان پێکرد ئومێ دەکەین ئەو پارچە میوزیک و گۆرانیانی کە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ پێشکەشی ئێوەی ئازیز دەکرێت بتوانین دڵ و دەرونی ئێوەی پێ هێور و ئارام بکەینەوە تا کۆتایی پرۆگرامەکە لەگەڵمانە بن چونکە دڵنیا بن ئەمڕۆ پرۆگرامەکە تایبەتترە وەکو هاوکارم سەرکۆش باسی لێوە کرد تەواوی ئەو بابەتانی کە پەیوەندی بە مەقام و زیندوو هێشتنەوەی ئەو بابەتەوە هەیە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ گفتوگوی لە سەر ئەکەین لەگەڵ ئەوەی کە ئەم میوزیسیانە ئازیزەمان لەگەڵان بگومان ئەمڕۆ یەکێک لە مەقامبێژە ئازیزەکانیش لەگەڵمانە بێت کاکە محەممەد گەرمیانیە کە چەند مەقام و چەند بەرهەمێکمان پێشکەشەکات سا لە ستۆدیۆ ئامادە ئەگەر فەرمن بێتە لای ئێمە بفەرمو کاکە محەممەد بەمجلە جوانە ڕەسەنایەتی سڵاو لێ بێ زۆر زۆر بەخێر بێ کاکە محەممەد سەرچاوم بفەرمو بەخێر هاتی زۆر بەخێر بێ ئەم جلو بەرگانە و هیچ ناوچەیەەکە وڵی من بۆ خۆم تەرارسازم لە هەر شوێنێکا قوماشێکی جوانم دەستکەوێ و بەدڵم بێ ڕێک بە کوردانە ئەی کوردێنم وی کەمە بنم ئێستامە کوردان و چەند ساڵ یەکترمانە دیوە وابزانام هەر لە فستیڤاڵێکی مەقاماتە لە 4-5 ساڵە یادی بەخێرە و کاتە کاکشکور خەیات مابوو ئای بەداخۆڕ مامۆسای گەورەی من زۆر زۆر بەخێر من ئەوەی کە گرنگە منی حەزەکەم بچمەوە یەک لای هەمومان بە خێراتن کە بچین لای گروپە خۆشەویستەکەمان کاک سەباح و هاوڕێکانی زۆر زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن دوبارە سەرچاوان زۆر زۆر بەخێر بێن کاک سەباح ئەگەر مایکەکە و لایە من حەزەکەم لە پرسیارێکەوە دەست پێ بکەم ئەو پارچە میوزیکی کە پێشکەشتان کردین نورمەد قادر کابان هونەرمەندێکی هەمیشە زیندوو چونکە کۆمەڵی بەرهەمی زۆر جوانی هەیە ئەزانین قادر کابان کە ئەو بەرهەمانەشی هەبوو ڕاستە هونەرمەندەکان لە ڕابردووە چەند بەرهەمی کەمیان هەبوو بێ بەڵام بوونەتە شاکارێک هەر بە زیندوێتی ئەمێنێتەوە ئەوەی بەڕێستان ئاگادار بن وەکو لە زاری مامۆستا ئەنۆرەوە کە باسی هونەرمە قادر کابانەکە و تیپی مۆسیقای سلەیمانی چەند گریجیان نابوو بەوەی کە گۆرانی لە خۆ دروست نەبێت گۆرانی بنەمایەکی هەبێت گۆرانی بتوانێت ئاوازێکی باشی بۆ دابڕێ ئەم هەندێک لە ئاوازەکانی کەریم کابان بەڕەحمەت بێ بۆی داناوە یعنی دەنجێکی بەرز دەنجێکی خۆش تا چەند قادر کابان ئەیتوانی لەناو هەستی کوردەواریا بێ ڕاستی بوونی هونەری کوردی بە تایبەتی ئەو زەمەنەی کە ئەوان کاریان تیا کردووە ساڵەکانی هەفتا طبعاً ئەوان لە هەفتاوە ئەم شتە زۆر باش دەسی پێکرد ئەش بە ئازایەتی یەکەم مۆزیک ژەنەکان بوون بەڕاستی ئەجنا گۆرانی بێش بە تەنیایکی پێ ناکرێت چەپڵە بە دەستێک لێ نادرێت ئەوەی کە ئێمە هەستمان پێکرد لەو زەمەنەیە ئەو مامۆسایانە مامۆسا خالید مامۆسا ئەو مامۆسانی کە ئاوازەکانیان ئامادە کرد و دروستکردنی ئاوازەکان بەڕاستی ئەوانی تیپ و مۆسیقای سلێمانی بوون لە مامۆسا خالید و مامۆسا ئەنۆر و مامۆسا فەڕەنسیس و مامۆسا عوسمان و مامۆسا دلێر و ئەوانە مامۆسا سەڵارۆف ئەوانە دەورێکی باڵایان هەبوو لە دروستکردنی ئەو کارە هونەریانەیە چونکە ئەو زەمەنە جوانترین ئیش کراوە ئێستاش ئیشی زۆر جوانەکرێ بەڵام لەو زەمەنەیە ئەو ئیشانە ون نابێ باشە بۆچی بەرهەمی ئێستا بۆ نمونەکە بەرهەمێک لەم سەردەمانەیە بەرهەم بهێنرێت ڕەنگە یەک دوو مانگی سەرەتا زۆر لە ناو خەڵکە بێ بەڵام ئیتر بوون بێتەوە بەرهەمانە بەڵام ئەوانەی ڕابردوو بۆ شێوازەنین بۆچی بنەمای هونەری کوردی دەست پێکە ئەوەڵجار لە شعرەوە ئێمە ئەتوانی شتەکان بێنین لە شعر ئاواز دەنگ ئاواز بەڕاستی ئێمە گەر بە دوای شعرێکی جوانە نەگەڕێن و شعرەکە ئەوە نهێنێ باوەڕ ناقم کەسی کە گوێی لێ بگرێ و لە هەمووشی مهمتر ئەوەیە شێوازی دانانی ئاوازەکەیە ئەی چێ ئەیڵێت وتنەکەش زۆر دەورە بینێ
ینی زۆر دەنگ هەیە بەڕاستی شعرەکەی جوان نییە هەر شەرمەکەی ئاوازەکەش بڵیت لە زەمەنی خۆیان بەڕاستی ئێمەش بۆ تیپی فۆلکلۆریش ئەو زەمەنە ئێمە باوەڕکە بە مانگ دوو مانگ لە شاعیرەکان قسەمانە غەڵا کردوون تا شعریشیان بۆ داناوین بە تایبەتی کاخاری مەجی فەرج ئەو زەمەنە ئێمە